سڵاوتان لەبێ دیارە ئەمڕۆ جارێکی دیکە بەشێکی دیکە لە چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان لە دادگای هەولێر دادگایی دەکرێن ئەو بەشێکە لە ماوەی هەفتەی ڕابردوودا دادگایەکەیان دواخرا بۆ ئەمڕۆ 13 مانگ دەبێت دادگایی بکرێن ئەمڕۆ 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینانەکە ئەمڕۆ دادگایی دەکرێن دوێنێش دادگایەکی دیکە هەبوو وەڵام ئەوش دواخرا ئەمڕۆ بڕێوایە دادگایی ئەو 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان بڕێوە بچێ من زانیاری زیاتر لە پارێزەرەکەیان کاکەرێم ڕەفعەت وەرەگرم کاگەرێم سڵاوت دەبێت چەند جارێکە دانیشتەکانی دادگایی لەسەر چالاکوانەی بادینان دوا دەخرێت ئەمڕۆ ئەنجامەدرێن دوا دەخرێت بەڵێ سەرەتا سڵاوڕێز بۆ بەڕێست و بینانی خۆشەویست ئەمڕۆ دیارە جەرسەی ڕابردوو تاجیر کرا بۆ ئەم دادگاییکردنە بەهۆی ئەوەی کەوا دادوەری لە مۆڵەتدا بوو بەڵام ئەمڕۆکە ڕۆژی دادگاییکردنەکەیە جا بە هیوان دووبارە دادوەر لە مۆڵەت نەبیتن یاخود هەر حاڵەتێکێتە پێشەوەکەوە دادگاییکردنەکە دەستی پێ بکاتن دیارە ئەو دادگاییکردنە ئەو 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینانەکە گیراون بە پێی مادە یەک لە یاسای 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستانە بەهۆی تەجەسوس و شێواندنی ئارامی هەرێمەکەمانە بەڵامی تر ئەوەی کە ئەمە لە پێشمانەوە کە پراوەکەمان خوێنتەوە هیچ بەڵگەیەک و هیچ ئەوە نییە کەوا بیسەلمێنێتن ئینشاڵڵا بە هومێدی خوا و بە ئەوەی تاقی برادرانمان و لەگە تیم پارێزەران ئەمڕۆکە ئەوەی پێویستە بۆ سەلماندنی بێتاوانیان دەیکەین و بەڵنیاییشەوە بێتاوانیان دەسەلمێنین چەند جارێکە کەس و کارەکانیان دێن بە پەرۆشی ئەوەی بیان بینن لە کاتی دادگاییکردنیشان ناتوانن بیان بینی هیچتان کردو بۆ ئەم جارە بیان بینی چکە ژمارەی زۆریان ناتون و چونە ژوورۆ بەڵێ ئێمە ئەوە زیاد 11 مانگە جیراوانی بادینیان تا ئێستاکە کەسوکاری خۆیان نەبینیوە زۆرترین ڕێکارمان گرتە بە لە ڕێی پەرلەمانی کوردستان لە ڕێی دەستەی مافی مرۆڤ لە ڕێی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانەوە لە ڕێی داواکاری گشتیەوە لە ڕێی هەموو جیهاتە قانونیەکانمان تەواوکودا بەڵام بەشینە ڕێگەیان پێنادەکەوا بیان بینن بە هیچ شێوەیەکی و دڵنیاشم ئەوڕۆکە ڕێیان پێنادەن کە بیان بینن پراوەکانی ئێوە ئەوە بەڵگەنامەکانی ئێوە ئەوەندە هەیە کە ئەمڕۆ بتوانن ئەگە دادگایەکە ئەنجام بدێ ئەم چالاکوان و ڕۆژنامەنووسانەی پێ ئازاد بکرێت بەڵێ ئێمە ئەو بەرگانی هێزمان بەڵگەی زۆر دقیق و زۆر بەخۆتەکەەوە دەتوانانی بە هەموو شێوەیەک بێتاوانی چالاکوانانی بادینان بسەلمێنیتن باشە کاک هەرێم ئەم چەند جارێک دیکە دواخراوە ئەگەر ئەمڕۆ دواخرێ ئەوە کوتیمی پارێزەران هیچ ڕێکایەکی دیکەی بگرینە بەر ڕێکاری یاسایی بۆ ئەوەی کە بابەردەوام دوانەخرێم دادگایانە بەڵێ ئەمە بەردەوام ڕێکاری یاساییمان هەیە بەڵام ئاخر هۆکاری ئەو داخستنەی چییە ئەگەر دواخستنەکە هۆکارێکی یاسایی هەبیتن ئەوە ئێمەش ناتوانین هیچ حاڵەتی بین لەبێش بەڵام ئەگەر هۆکارێکی نایاسایی بوو مماتەڵەکردن بوو بە دڵنیایی و ئێمەش قسەی خۆمان دەبیتن لە ماوەی ئەم دووسێ جەرسەی ڕابردوودا ئێوە بەشێک لە جیراوەتیان پارێزەرمان ناوێت ئێستا ئەو جیراوانە دوێنێ وازە مواژۆتان پێکردون کە ئێوە بن بە پارێزەریان ئەوانە چۆن بووەوە هیچ هەڕەشەیەکیان لەسەر ئەو جیراوانە بەڵێ خۆی ئەمە ئەگەر بین تەماشای ئەو حاڵەتە بکەنکەوە زۆرترین کاتدەری جیراوانی بادینیان زەختیان لەسەر نەبووە 11 مانگە ئێمە سەردانی ئاسایش دەکەین کەوا پەنجەمۆری وەربگرین تاوەکو بیرکارنامەی سزاییان تایبەت سزاییان وەربگرین بەڵام لە کاتی لێکۆنەوە بە هیچ شێ پارێزەری لێگەنە لە پێشدا دوێری دادگای تاوان دەتوانین بریکارنامەی لێ وەربگرین تەنها لە کاتی جەرسەی تاوانەکە دادگای تاوان ئامادە بین ئەوەش خۆی یەک لەو حاڵەتە نایاسانەیە کە لەو پەراوەبوونی هەیە و نەبوونی شاهدی بەرگری کە ئەوە دومی حاڵەتەکەەوە بە هەموو شێوەیەک ئەنجامی پەراو دەگۆڕیتن بەڵامەچینێ ئەوەی کە هەیە تا ئێستا سەیرەکە لەوەیدا پەرلەمانی کوردستان کە سڵتەی ڕقابی هەیە چاودێری هەیە نیان هێشتا بچیت سەردام کاتن لە ئاسایش و نایان هێشتا نزیکەوە قسەشی لەگەڵ بکەن.